ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. ئێوارەی چوارشەممە نییە، بەڵام ڕووداوەکانی دوێنێ شەو کە لە تەواوی جیهاندا و بەتایبەتی لە ناوچەکەدا هەرایناوەتەوە جێی قسە و باسی فراوانە، دەیخوازی کە ئێمەش لەم بارەوە بەرنامەیەکی تایبەت ئەنجام بدەین بۆ ئەوەی کە لە کاتی خۆیدا تاوەتوێی گرنگترین ڕووداوی ناوچەکە و جیهان بکەین. هێرشەکان و دوێنەی ئێران بۆ سەر ئیسرائیل و پێکدادانی نێوان ئەم دوو وڵاتە لە بەرنمەیەکی تایبەتە لەگەڵ خەسرەوسایە تاوتوێ دەکەین. خەسرەوسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان ئێستا لە گەڵماندایە. خەسرەوسایە ئێوارە باش و سپاس کە توانیت بۆ ئەم بەرنامە تایبەتە و لەم ماوەکەمەدا بتوانیت بەشدار بیت لەگەڵمان. سوپاسانەکەم و ئێوارەی خۆتان و بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤ هەر شاد و خۆش بێ. بەڵێ، جیهان شاهدی هێرشی موشکی و درۆنی ئێران بوو بۆ سەر ئیسرائیل. ئەگەرچی ئێران خۆی وای ڕاگەیانوە کە ئەم هێرشانە بۆ تۆڵەکردنەوەیە لە کوشتنی ئەو جەنەراڵانەیەکە کە لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر سەفارەتی ئێران لە سووریا ئەنجامدرا، بەڵام ئایا شتێکی تر لە پشتەوەی ئەم هێرشانە بە بۆچوونی ئێوەوە هەیە؟ یعنی بە شێوەیەکی تر ئەم پێشبڕکێی جەنگی و میلیتاریستەی نێوان ئێران و ئیسرائیل ڕیشەکەی لەکوێدایە؟ بەڵێ تەمان ڕیشە و پێشینەی ئەم موشکبارانەی ئێران بە شێوەیەکی گشتی لە چوارچێوەی ئەو دۆخە جیهانی و ناوچەیەدا هەیە، بە تایبەتی بە دوای سەرهەڵدانی دنیای چەند قوتبی، بە دوای جەنگی ئۆکرانیا و ململانێ لەسەر دابشکردنەوەی جیهان و پێگەی هێز و دەوڵەتان و بزوتنەوە جۆراجۆرەکان کە لە ڕووداوە جیهانی و ناوچەیەکانە دەخیلن. بەڵام بە تایبەتی بە دوای سەرهەڵدانی جەنگی ئیسرائیل لە دژی خەڵکی فەلەستین لە ناوچەی غەزە، دەوڵەتانی ناوچەکە بزوتنەوەکان هەر ئەحزاب و لایەن و هێزی میلیشایی جۆراجۆر کە دەخاڵەتیان هەیە لە کێشەی فەلەستین و مەسەلەی فەلەستینیان بەدەستەوە گرتووە، هەر لایەک هەوڵەدا هاوکێشەیەکی سیاسی، هاوکێشێکی هێزی وا بێنێتەکایەوە کە پێگەی خۆی باڵادەستکە لە دوای تەوابوونی ئەم جەنگی ئیسرائیل و بەلاداخستنی دۆخی ناوچەکە پێگەیەکی زیاتر بەهرەمەند بێ و ئیمتیازاتێکی زیاتر لە دەوڵەتەکانی تر و لە هێزەکانی تر وەرگێ. ینی بەگشتی ڕیشە و چوارچێوەی ئەم پێکدادانە بە تایبەتی دوای شەڕی ئیسرائیل لە دژی خەڵکی فەلەستین سەرهەڵەدا. بەڵام بە دیاریکراوێک و لە پرسیارەکەی خۆشتان دادێ، ئەم هێرشانەی ئێران لە ڕاستیە بۆ وەڵامدانەوەیەک بوو بۆ هێرشی کە ئیسرائیل لەسەر بۆ سەر سەفارەتی ئێران لە سووریا کردی، کەوای بەر لەوەی باسکەین کە پێشەوەی باسیەوە بکەین کە ئێران بۆ ئەم هێرشانەی کردووە، بێ بڵین ئیسرائیل بۆ ئەم هێرشانەی کردووە تا زۆرتر ڕیشەی ئەم مەسەلەیە بزانین. معلومە ئێمە دەزانین کە ئیسرائیل پاش ئەوەی کە هەزاران کەس بەدەیان هەزار کەس خەڵکی فەلەستینی کوشتار کرد بە مناڵ بەژن، سەدان هەزار کەس ئاوارە و دەربەدەر و خانەولانە کرد، بە دوای ئەو هەموو مەسروفات و پشتیوانیە گەورەی کە ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپا و هاوپەیمانەکانی پشتیوانیان کرد، بەڵام لە ڕووی استراتیژیەوە هیچ سەرکەوتنیی بەدەست نێنا. ئیستراتیژی ئیسرائیل بڕیار بوو کە حەماس لە ناوبەرێ و گیراوەکانی دەستی حەماس ڕزگارکە، بەڵام ئێستا هیچێک لەو ئامانجانە بەدی نەهاتووە. لەگەڵ ئەوەشدا ڕای گشتی جیهانی، خەڵکی ناوخۆی ئیسرائیل، وڵاتانی عەرەبی، وڵاتانی گیان، ئەوروپا، ئەمریکا، کەنەدا، ئوسترالیا، هەمویان لە دژی ئەم لە شلکێش و کوشتاری ئیسرائیل بوون. تەنانەت قەڵەشتی پەیوەندەکانی نێوان ئیسرائیل و ئەمریکا بە جۆرێکی کە لێکترازانێکی گەورە هاو. هەموو ئەو هەوڵانەی کە وڵاتانی ئەوروپا، وڵاتانی عەرەبی، ئەفریقا، نەتەوە یەکگرتووەکان بۆ ئەوەی کە ئەم شەڕە فشار خەنە سەر ئیسرائیل ڕای وەسێنێ، ئەو ملی نەئەدا بەمە. معلوم بوو کە ئیسرائیل بەرەو قۆناغێکی لاکەوتە و تەریککەوتنەوە کەوتبوو لە هاوکێشە سیاسیەکاندا و ڕۆژ تا ڕۆژها و ڕیسواتر و بێ ئاسۆتر لە ئەنجامی هێرشەکانی ئاکەو. لەم ڕۆوە ئیسرائیل هاو وەک تاکتیشێ بۆەوەی کە جەنگەکە فراوان کاتەوە پێی ئێران بێنێتەکایەوە ئەو حەملە ئازاربەخشی بۆ سەر سەفارەتی جمهوری ئیسلامی کرد. ئەمە
هەم جەنگی فەلەستین جەنگی غەزەی بردە قۆناغیشترەوە هەم مەودایەکی تری بۆ کردەوە کە ئێران ناچارکە ئێران ناچار بۆ بەوەی کە جوابی ئیسرائیل باتەوە و لە ئەنجامدا ئەو ڕۆکێت باران و درۆن ناردنەی کە دوێنێ شەو بینیمان کە بە زیاتر وەکو بازەکەن 300 درۆن و بە سەدان ڕۆکێتی ئاراسەی ئیسرائیل کرد کە دیارە ئەوش لەم بارەوە ئامانجیەکە کرد لە جەرگەی ئەم گفتوگۆیەدا سوالی زیاتری لە بارەوەکەین کەوایە گەر بڵین ئەم مەسەلەیە درێژەدانی هەر ئەو شەڕەیەکە لە ئیسرائیلە و هێزە جیهانیەکان و هێزە دەوڵەتانی ناوچەکە دەخاڵەتیان هەیە دەیانەوێت شکل بن بە شێوازێک کە بتوانێتەکە پێگەی خۆی هەبێ و بێدەنگ نابێت لە ئەو مسابقە جەنگیەکە لە پرسیارەکەی ئێوە هەیە بەواتای تر بڵێم ئەم مەسلەی کە ئیسرائیل حملاکاتە سەر سەفارەتی ئێران و ئێران جوابێتەوە بە مانایەوەی کە قۆناغێکی تر شەڕی ئیسرائیل لە دژی خەڵکی فەلەستینی هێناوەتە پێشەوە و حتمما لێکەوتەوە ئەبعادی جۆراوجۆری تیابێ و هەر یەک لەلایەنەکان ئامانجی تایبەتیان هەیە و حتمما ڕیزبەندی تازەتریش لە نێو هاوکێشەی هێزەکان چ لە ئاس دەوڵەتانی ئەوروپا چ لە ئاسی ئەمریکا و ئیسرائیل چ لە خودی دەوڵەتانی عەرەبی و لایەنگرانی دەوڵەت ئێران و لایەنگرانی لە گروپ و دەستە تاقمە میلیشایەکاندا پێگەێنێکە لێرە توانین زیاتر قسەیان لەسەر بکەین بەڵام لە ئێستادانی زۆرێک لە میدیاکانی جیهان لەلایەکەوە باس لە ئەگەری قوڵبوونەوەی ناکۆکیەکانی ئەم دوو وڵاتە دەکەن تا ئاستی ئەوەی کە جەنگێکی فراوانتر لە ناوچەکەدا بخۆ بکات بڵام لەلایەکی تریشەوە زۆربەی وڵاتەکانی ناوچەکە و جیهان باز لەوە دەکەن کە ئیتر دەبێت هێور بێتەوە و دۆخەکەی نێوان ئێران و ئیسرائیل بە شێوەیەکی ئارامتر تێپەڕێت بەڕای ئێوە فراوانبوونەوەی جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چەندێک بە ئەگەرێکی بەهێزی دەزانێت تاوان لەو جێژا و زەلکاوی کە هێزە جیهانیەکان دەوڵەتانی ئیقلیمی دروستیان کردووە و ئەوەی کە دەستە و تاقمی چەکداری میلیشیایی کە هیچ پرەنسیپێکیان نییە ئەوەی کە نە ئیسرائیل نە ئێران نە ئەمریکا نە رووسیا نە چین هیچ یەکێک خودی قاوانینەکانی نێودەوڵەتی ڕعایەت ناکەن ئەو پەیمانامانەی کە خوانی ئیمزایان لێناوە بۆ هەر لەحزەی خێنە ژێر پێوە ئەو ئەگەرە هەمیشە هەیە کە ئەم هێزانی کە پڕچەکن لە درۆن و لە تەکنۆلۆژیای تازەی ئەسکەریە بودجەیەکی خەیاڵیان داناوە معلومە ئیمکانی ئەوە هەیە کە پێشیش ئەمەمان وتووە کە ناوچەکە بەرە و زەلکاوی جەنگێکی نەخوازرا و لە دەستدەرچوو ڕاپێچکەن کەوایە ئەگەرێکە هەیە بەڵام بەپێی منطق بەپێی ئەو سیاسەتە و بەپێی ئیسراتیژ و منفعەتێکە هەموو لایەنەکان لە ڕاگەیاندنەکانە تاکیدی لێکەن جگە لە ئیسرائیل هیچ یەک لەم دەوڵەتانە نە ئەمریکا نە خودی ئێران نە حتا سین و رووسیا نە ئەوروپا نە وڵاتانی چۆک و سعودیە و قەتەر و میسر هیچ یەک لەم وڵاتانە حتا تورکیا ئامادەی ئەوە نین کە هەموو بە شوێن ئیستقرار و ئەهوانکردنەوەی وەزعەکەیان هیچیان ئامادە نین جەنگێکی تر بکەن چونکە ئەمانە هەموو کۆمەلگای بەشەریان بۆ وەزعەتێک ڕاکێشاوە کە معلوم نییە گەر شەڕ ڕووبە ئاسۆکەی بەرەوچوێ ڕاوچێ پرشتێکی فراوان لە سەراسەری جیهانە ئەتەنێتەوە بۆیە بە بڕای من جیهەتی منطقی ڕەوتی سیاسی هێزە بورژواییەکان لە سەراسەری جیهانە هێوەرکردنەوەی دۆخەکەیە وەرن سێریکەن بۆ نمونە ئەوەی هەتا ئێران کە بەو هەموو ڕووکێتەوە و بەو هەمووی کە گوایە هێرشێکی نەوعی کردوتە سەر ئیسرائیل لە ڕاستیە جگەلەوەی کە ویستێتی ئاوێ بە ئابڕووی خۆیان بکە کاتێک کە ئیسرائیل هەموو قوانینی و دەوڵەتیشکێنەوە لە سەفارەتەکەیە پیشانی باوە قدرەت نمایی ئەوە پیشانی ناوچەکە و هێزە جیهانیەکان با کە ئەتوانێ چەک و درۆنەکانی ڕەوانەی ئیسرائیل کە شتێکی تر نەبووە هەتا نەخشە بۆ کێشراو بووە خودی هەواڵەکانەوەیان ئاشکرا کردووە کە سەرانی جمهوری ئیسلامی بە ڕێگای ئەنقەرەیە بایدنیان ئاگادار کردێتەوە کە ئێمە فقط بۆ ئەوەیە کە پیشانی بین ئێمە توانین تۆڵە بکەینەوە ئەجینا ئێمە نامانێ شەڕ درێژە بکێشێ ئەمە لە زمانی وەزیری خارجی تورکیاوە هەبوو لە زۆر میدیاشەوە عکس بۆتەوە سەرڕایەوەش ئێمە بینین بە پێی ڕاگەیانەکانی ئیسرائیل بە هیچ جۆرێک ئەو سەدانی ڕۆکێت و درۆنەی کەناردی
ئەو ئامانجەی نەپێکا کە بۆ نمونە بەقەدر ژمارەی کوژراوەکانی سەفارەتەکە ئەویش قوربانی لە ئیسرائیل بسەنێ، لە حکوومەتی ئیسرائیلی بسەنێ، کەوایە بە بڕای من نە ئەمریکا نە ئەوروپا نە هیچ یەک لە وڵاتانە. خودی بایدن چەند جار باسیەوەی کردووە ئیتصالی کردووە بە شوێنەکانەوە کە ئەوان ئامادەنین ئەم شەڕە درێژە پێیان. سین هەروەها لە وەزیری خارجی سین بە هەمان شێوە ئەوەی ڕاگەیاندووە کە ئەوزا ئارام بێتەوە، نابێ ئەم شەڕە درێژە بکێشە، چونکە هیچیان لە قازان گیان نییە. کەوایە هەمویان لە پەرتەوی ئەویان کە ئەوزاعەکە ئارام بکەنەوە. ئەو ئەگەرە سەر ڕای ئەوەی کە احتیمالێکە هەر ئەمێنێ بە حکوومەتەوەی کە هێزەکان چەکدارن و گوتمان دەستیان پڕە لە تەکنۆلۆژیای پەلاماردان و هێرشبردن بۆ سەریەک. بەڵام لەگەڵ ئەوەشە منطقی بەرژەوەندیەکانی هەموو لایەنەکان لەسەر ئەو خاڵەیە کۆکن کە ئەوزاع بەرەو ئارام بنەوە. ئەوەی کە لەو نێوەدا سەرڕۆییە کە ئەوێ ئەوزاعەکە بشوێنێ بەڕاستی حکوومەتەکەی ناتانیاهۆیە. ئەویش ئەزانێ کە بۆ هەڵسانەوەی باری لاکەوتەی خۆی و بۆ ڕاکێشانی ئەوەی کە بتوانێت ئەو جەنگ لە ئیسرائیل لە دژی جەنگ فەلەستین درێژە بکێشێ، پای ئێران هێنێتە نێو ئەم کایەوە و ئەوێ فرستەت لەو هێزانەی دەوروبەری ئێران وەربگرێت تا بتوانێ ئەم شەڕە درێژی پێ بچێت، چکازانێ ناتانیاهۆ ئەگەر ئەوزا ئارام بێ، ئەگەر تەوافقێ لە نێوان فەلەستینیەکان و ئیسرائیلە لەژێر فشاری ڕای گشتی جیهانی و جوڵەی دیبلۆماسی دەوڵەتانی ناوچەکەدا بەسەر ئیسرائیلە فەرز ببێ، بە دڵنیایی و حکوومەتی ناتانیاهۆ لەسەر کار نامێنێ و کۆتایی نزیگە بێتەوە. بۆیە بۆ پێیگرتن بۆ هەڵسانەوەی موقعی ئیسرائیل و دەرچوونی لەو شکست و بنبەستە و لەو تەریککەوتنەوەی لە نێو هاوکێشە سیاسیەکانە بەڕاستی پێویستی بۆیە کە لە هەر خەتەرە ئیسفادە بکە لە پەلاماردانی ئێران، لە پەلاماردانی لوبنان، لەوەی کە تیرۆرکە، لەوەی کە لەسەر و قوانینە نێودەوڵەتەکانە و پەلاماری سەفارەتەکانی ئەو وڵاتانە بە و گوێ نەداتە هیچ شتێک بە خاتریمانەوەی خۆی. بە بڕای من ئەوەی کە ئەو ئەگەرە هەیە، بەڵام منطقی بەرژەوەندیەکان و جێگاوڕێگای هێزە جیهانی و ناوچەیەکان وا ئەخوازێ کە ئەوزاعەکە بەرەو هێور بوونەوە بەرن، بە تایبەتی کە ئەم ڕەنگە چەند سعاتێکی تر نەتەوە یەکگرتوەکان کۆ بێتەوە لە ڕاستای سیاسەتەکانی ئەوروپا، گروپی حەوڵاتەکە، خودی ئەمریکا، سین، تورکیا، سعودیە و وڵاتانی قەتەر، هەموو ئەمانە لەسەرەوە ڕێکن کە سەرنجام بڕیارێ دەرکەن کە ئەوزاع بەرەو هێورکردنەوە بڕوە و چیتر ئیسرائیل دەست بۆ کاری ئاوا سەرڕۆیی و هەتا ئێرانیش ناچار بێ بۆی کە هیچ کاردانەوەیکی لەو جۆرەی نەبێ کە دۆخی ناوچەکە بەرەو مەترسیە بەرێکە لە پرسیارەکەیەوە هەیە. بەڵام هەردوو تەرەفی ئەم جەنگە هەم ئێران هەم ئیسرائیل زۆر باز لە تۆڵەسەنەوە دەکەن، هەڕەشە دەکەن، دەڵێت مەسەلەن ئیسرائیلڵێ ئەگەر ئێران ئەمە دووبارە بکاتەوە ئەمجارە لە خاکی ئێراندا هێرش دەکەین. ئێران بە هەمان شێوەڵێ ئەگەر ئیسرائیل دووبارە هێرش بکات ئەوە ئێمە هێرشی زۆر تونگتر ئەنجام دەدەین. ئەم زمانە تەبلیغیانە ئاماژەنین بە ئەگەری جەنگێکی فراوانترکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ڕوو بدات، یان فراوان بوونەوەی ئەم ناکوکیانە بە شێوەیەکتر بگاتە ئاستی جەنگ. تاوان هەموو جەنگێ بەبێ تەبلیغاتی جەنگی لایەنەکان ممکن نییە. مەسەن تۆ سیرکە وەختی ئەمریکا لە عێراقیدا چەند جار هەمیشە پاساویە بۆ تەبلیغاتی کردووە، هەڕەشەی کردووە و فەزای ترس و نیگەرانی بەسەر جیهان و ناوچەکەدا داسەپانەوە. بە بڕای من یەکێک لەو ئامانجانەی کە هەموو لایەنەکان بە ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپا، بە ئێران، بە ئیسرائیل، بە تورکیا، بە سعودیە، بە هەموو ئەم جنگانی کە ئەیانێت ترس و دڵە ڕاوچێ بخەنە سەر دڵی خەڵکەوە، بە پلێ یەکەم بۆ سەرکوتی ئەو جوڵانەوە ناڕەزایەتیە کە لە وڵاتانە سەری هەڵاوە لە دژی جەنگ، لە دژی میلیتاریزم، لە دژی دەوڵەتەکان، لە دژی پێگەی هەریەک لەم دەوڵەتانە کە کەوتون ژێر پرسیارەوە لە چاوی خەڵکی کرێکار و زەحمەکێش و جوڵانەوەی ئازادی خوازی گیانەوە. یعنی ئێمە زانین کە ئێستا تا ئێستاش تۆسێک کە پێش ئەو حملانەی ئیسرائیل بۆ سەر سەفارەت و دوای ئەویش کە ئەم فەزای تۆڵەسەنەوە لایەن ئێرانەوە لە قاودرا لەلایەن ئێران و لایەنەکانی خۆیەوە و ئێستاش کە هەموو لایەک باسەکەن هاوڵاتیانی ئیسرائیلی
لە فراوەترین شێوەیە بەردەرگای حکوومەتەکەی ناتەوەیان بەرنەئەدا پایتەختی وڵاتەکان هەمیشە داوای ئەوانە کرد کە ئیسرائیل ڕیسواب کرێ داواکرا فشارەکان دەوڵەتەکان لە ئەمریکا لە بەریتانیا لە ئەڵمانیا لە وڵاتانە خەڵکی ئازادی خوازە هاتە سەرجادە بۆ پشتیوانیکردنی خەڵکی فەلەستین و ئەوەی کە ئیسرائیل ناچارکەن کە شەڕ بگرێ بە بڕۆی من ئەم فەزایە سەرکوتێکە بۆ ئەوە بە تایبەتی ئێران ئەوەی زۆر پێویستە چونکە ئێران تۆسەی کە هەر ئەم ماوانە کۆمەڵی قوانینی بۆ توونکردنەوەی سەرکوت ئیستیبداد ئاپارتایتی جنسی بەرامبەر بە ژنان دەست پێ کردووە و لە نێو ئەم فەزا جەنگیە ئەو قوانینە ناباتە پێشەوە ئەوە بۆ ئەوەیە کە خەڵکێکە ڕاپەڕینی ژیانەی دەست پێ کرد ئەوە هێشتا خۆڵەمێشی ئاگری ژێر خۆڵەمێشە ئەوێ ئەوە تا ئاخر نقطەی خۆی بەرێ ئەمە سەرکوتکردنی ئەو جوڵانەوە ناڕەزایەتیە ئەمە بۆ بەلا ڕێدابردنی چاوی ناڕەزایەتی و ئێترازی ملیۆنەها ئینسانەکە دژی جەنگ و کاولکاری و کوشتارە بە تایبەتی کە ئێستا خەڵک هەموو ناوەڕۆکی دیموکراسی و مافی مرۆڤی ئەم دەوڵەتانەی چ لە ئەمریکا چ لە ئەوروپا هەست پێ کردووە بۆ هوشیار بۆتەوە وەختی ئەمریکا باسی دیموکراسی و مافی مرۆڤەکە و لەو لاشەوە پشتگیری تەواوی ئیسرائیلەکە لە کوشتار لە بەرامبەر خەڵکی فەلەستینە بەشێکی تریشی ئەوەیە بەڕای من ئیسرائیل بەنیاز بوو حملەی ڕەفع دەست پێ بکە زانی لە ژێر ئەو جوڵانەوەیە کە فشارە لەسەری ئەم قەزەی دواخست ئێستا لە ژێر ئەم تەبلیغات و فەزایەیە بەڕای من فرسەتیەوەی بۆ دەستکەوتووە بە احتیمالی زۆر بڕوان پرۆژەی خۆی تەواوکە و شەپۆلێکی تر لە کوشتار و کاولکاری لەو بەشەی تری غەزەکە پێڵەن ڕەفح دەست پێ بکە من پێم وایە ئەم پرۆسە ڕاگەیاندنە هەمویان دەزانن کە هیچیان وەکوتم هیچیان ئامادە نین کە شەڕ فراوانکەنەوە مەگەرەوەی کە هێزێک لاسارانە و سەرڕوویانە کارەسات تێ بخڵخێنێ کە دەوڵەتان ناچارکە بە شەڕێکی نێوان دەوڵەتەکان بەڵام هەموو دەوڵەتەکان وەکو باسم کرد لە ڕووی منطق و بەرژەوەندیەکانیانەوە خوازیاری شەڕ نین شەڕێک لە ئارایان نییە بەکردەوە لە ڕاستەوخۆ لە نێوان ئێران و فەلەستینە لە نێوان ئەمریکا و ئێرانە لە نێوان تورکیا و نارێکیە بە بڕای من هەمویان ئایانەوێ لە ڕێگای تەبلیغاتی جەنگیەوە کۆمەلگاکانی خۆیان سەرکوتکەن و ڕای گشتی خەڵک بەلاڕێدا بدەن و خەڵک لە چاوەڕوانیا بێڵنەوە پێم وایە ئەوە ئەسڵی قەزەی ئەم جەنگە تەبلیغاتیە کە وەکو ئەڵقەیەکی تەواوکاری لەم منافەسە جەنگی کە ئێوە لە بەشی پێشەوەی پرسیار و مقابلەکە ئاماژەتان پێدا بەڵێ هەر وەک دەزانین تا ئێستا شەڕی ئیسرائیل لە دژی خەڵکی غەزە بابەتی سەرەکی خۆرهەڵاتی ناوەڕاست بووە بەڵام ئەم هێرش و کێشمەکێشەی سەربازی نێوان ئێران و ئیسرائیل بە بۆچوونی ئێوە دۆخەکە بەرەو کوێ دەبات بە بڕای من هەر ئێستا دۆخەکەی جۆرێک ئالۆز کردووە ینی تۆ پێش ئەم حملەکەی ئیسرائیل بۆ سەر سەفارەتی ئێران و ئەمەی دوایی ئێرانیش وەڵامەکەی پێشتر قەزەکە ئەوە بوو کە مەجلیسی ئەمن وڵاتە زلێزەکان لە بەرامبەر قەراراتی UN قەراراتی وڵاتانی عەرەبی ئەوروپا لەسەرەوەی کە ئیسرائیل ناچارکەن تەوافقاتی ئیمزاکەن کە شەڕ ڕاگیرێ و هاوکاریەکان بگاتە دەستی خەڵکی ئاوارە و بێدەرەتانی فەلەستین ئەوانە مەسلەی ئەسلی بوون مەسلەی فتونبوونەوەی فشارەکان خۆپشاندان و ناڕەزایەتیەکان لە دژی دەوڵەتانی لە دژی ئیسرائیل لە وڵاتانی ناوچەکە ئیسرائیلی ناچار کردبوو کە جۆرێک دەست بپارێزێ قەزەی هێرشەکانی بۆ سەر ناوچەی ڕەفع دوا بخە جاران ئەم قەزیە ئەمانە سوال بوون بەڵام ئێستا ئیسرائیل ناکام کەوتبووە ئیسرائیل تەری کەوتبووە ئیسرائیل ئەو پەڕی حتا کەوتبووە ناکۆچی و کێشەوە لەگەڵ حکوومەتەکەی بایدین و ئەمریکایە تانان خودی دەوڵەتانی وەکو فەڕەنسا و ئەڵمانیا نەفرەتیانە کرد تەسریحاتەکانی ماکرۆن و سەرانی ئەڵمانی باسییان لەوا کرد کە ئیسرائیل سەرڕۆییەکە ئەبێ قرارێکی لە دژ دەرکرێ بەڵام ئێستا ئەم هێرشانی ئێران بۆ سەر ئیسرائیل جارێکی تر ئەحیای کردەوە سەر ریزبەندێکی بە ئاشکرا بین ئێستا لایەنگرانی ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەوروپای یەکگرتوو ئەمانە پشتیوانی لە ئیسرائیلەکەن ئێستا بەحسەکەوەیە کە ئەم وڵاتانە هەمویان ئەمنیەتی ئیسرائیلە هاوبەشەکەن خودی بەریتانیا ئەوانە کە لە ئەمریکات ئەمەلیات و ڕەدانەوەی هێرشەکانی ئێرانە بەشداریان کردووە
لە بەرامبەری شاوە ئێرانە هەیپاکە لە ناوخۆیان ئەوە حیزب الله ئەوە حیزبەکان چەکدارەکانی لە هەنگری ئەوە لە عێراقا بازەوەکەن کە ئەمە دەستکەوتێکە و یعنی سەڤارایەکی تازە دروست بووە یعنی ئەبێ ئەمە خاو بکرێتەوە بە بڕای من ئەمە یەکێک لە کاریگەریەکانی جگە لە وەکوتم سەرکوتی ئەو جوڵانەوە ناڕەزایەتی و اعترازیە ئازادی خوازی جەماوەریە بەشێکی شێوەیە قەزی فەلەستین چارەسەرەکەی دوورترە خاتەوە مەسلەی جارێ بێ خەڵکی ئازادی خواز و فەلەستین بەتایبەتی خەڵکی ئازادی خوازی ئیسرائیل ئەبێ هەوڵ باجارێ ئەم مەترسیە یا ئەم فەزای جەنگیە دوور خاتەوە و بیڕێنێتەوە تا قەزیی فەلەستینی ڕێگاچارەی فەلەستینی بێتە میحوەری ئەسلەکان بۆیە من پێم وایە یەکێ لە لێکەوتەکانی ئەم قۆناغە لەم منافەسە جەنگی کە کەوتۆتە بینی ئیسرائیل و ئێرانەوە کە هەموو کەس زانن ئێران هیچ کاتێ ئامادە نیە ڕاستەوخۆ بچێتە شەڕی ئیسرائیلەوە بۆ ئەوەیە کە فەزاکە ڕابگرن کە ئەم دەوڵەتانە پایداری خۆیان کەن ئیسرائیل هەناسەیەکی پیا بێتەوە تا لە شرایطێکی ترە موقعی قەزی فەلەستینی لاوااسترکەن و بیسپێرن بە ڕەوەندێکە هێز و بەرژەوەندی ئەم دەوڵەتانە کە ئەیخوازێ لەوێدا ئەو کاتە حساب و کتابێکی تری لێ بکەن کە دیارە بە پلەی یەکەم لە دژی خەڵکی ئازادی خواز و خەڵکی بەجانبی فەلەستین و لە دژی ئەو خەڵکەیە کە لە دژی جەنگ و میلیتاریسی و بۆ پشتیوانی خەڵکی فەلەستین هاتۆتە مەیدانەوە. پێشەوەی من دو پرسیارم بکەم پێم خۆشە پرسیاری بینەران بێن مەسەر شاشەکە و ئاراستەی بکەم سێ پرسیارکە هەرسێکیان ئەتوانم بڵێم لە یەک شێوە گۆشەنیگاوە دەڕوانێت سەرنجێک پێی وایە کە ئیسرائیل وەکو سەربازگەیەکی ئەمریکا وایە و لە بەرژەوەندی ئەمریکا ئەگەر ئیسرائیل باڵاکێشی هەبێت لەسەر خۆر هەڵاتی ناوەڕاست تاوەکو ئێران اینجا پرسیاری سەرەکی بەڵام ئاخۆ ئیسرائیل وەڵامی ئەم هێرشانەی ئێران دەداتەوە هێرش دەکاتەوە سەر ئەمە پرسیاری دوو لە بینەرانە کە دەڵێت پرسیار ئێستا ئەوەیە ئایا ئەم هێرشانی ئێران بێ وەڵام ئەمێنێتەوە یاخود ئیسرائیل هێرش دەکاتەوە ئەگەر چی لە بەشێکی قسە و باسەکان تا ڕەنگە چوو بێت نەسەری بەڵام ئەگەر وەڵامی ڕاستەخۆی بینەران بێنەوە فەرموو. بەڵێ یەکەم لەوە دەست پێکەم ئایا ئیسرائیل وەڵامی ئەم هێرشانە داتەوە بە بڕای من ئەم قەزێ کراوەیە یەک مەسەلە هەیە ئەبێ بە جدی بگرین ئەوەیە ئیسرائیل تا ئێستاش پێویستی بە درێژەدانی ئەو جەنگەیە چونکە حکوومەتەکەی ناتانیاهۆ وەکوتم لە ڕووی ئیسراتیژیەوە بە هیچ یەک لە خاڵەکانی نەگەیشتووە هەتا و وەکو خۆیانەڵێن حەمازە بێ کۆتایی پێبێ و ئەبێ ڕاهینەکانیش ئازادکە هیچ یەک ئەم هەموو پارە و کوشتار و ئەم هەموو هاژوهژە هیچ یەک لەم خاڵانە تحقیق نەبووە یعنی ئیسرائیل فەشەلی هێناوە لە ڕووی ئیسراتیژی ئەسکەری سیاسی و حتا دیبلۆماسی لە ناوچەکەیە ئیسرائیل پێویستی بۆەیە کە جەنگ درێژە پێبە بەشێکی ئەوەیە کە بە نوختەیە بگا کە بتوانێت مانەوەی حکوومەتەکەی ناتانیاهۆ مسۆگەرکە و ڕای هاوپەیمانانی لە دەوری خۆی بکات تا ناتانیاهۆ ئەوەنە سەرکەشی کرد کەوتە موقعێکەوە لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکایە وای لێ هەم بایدن تەلەفۆنی بەسەرادا بخا وەکو لە خەبەرەکانە بیسراوە بۆیە ئەگەری ئەوە هەمی شەکراوەیە لە بەردەم ئیسرائیل مادام پێویستێتی لە ڕێگای جۆراوجۆری تاکتیکی جۆراوجۆری سەربازیەوە بەهانەیە دروستکە کە بتوانێت درێژە بە جەنگ بە بەڵام بە بڕای من ئەوەی کە ئیسرائیل پێگێکی سەربازی ئەمریکایە وان نییە ئیسرائیل دەوڵەتێکی مستەقل لە بورژوازی ئیسرائیل سەرڕای هەر لێکەوتە و پەیمانی و نزیکاتیشی لەگەڵ دەوڵەتانی ئەوروپا و ئەمریکایە بەڵام بۆ خۆی ئامانجی تایبەتی خۆی هەیە بەرژەوەندی خۆی هەیە ئیسراتیژی خۆی هەیە هەوڵەدا هێزەکانی ئەمریکا و ئەوروپا ڕاکێشێ بۆ جێبەجێکردنی استراتیژی و سیاستەکانی خۆی مەبەستمەوەی کە بڵێم مەسەلەکە ئەمالەت نییە مەسەلەکە بەرژەوەندی سیاسی استراتیژی پێکەوەییە وەک چۆن ئێستا مەسەن دەوڵەتانێک لایەنگری ئێرانەکەن دەوڵەتانی لایەنگری تورکیاکەن دەوڵەتانێکی عەرەبی لایەنگری میسرەکەن یعنی بەرژەوەند و سیاستەکانیان وایە دەوڵەتانی خەلیج بە جۆرێک خۆیان سازمانداوە لە دەوری استراتیژی مشتەرەک لە سەبارەت بە چۆنتی مامەڵەکردن لەسەر لەگەڵ لە دۆخی ناوچەکەدا بۆیە من پێم وایە ئیسرائیل پێویستێتی بەم کارەیە بەڵام فشاری گەورەی کۆمەڵایەتی جیهانی چ لە ناوخۆی ئیسرائیل چ لە ئاسی منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چ لە جیهانە ئیسرائیل بە کردەوەکانی بە کوشتار و کاولکاریە کە کردوێتی بە هیچ جۆرێک ناتوانێت لە ڕای گشتی خەڵکی ئازادی خواز و ئینسانی سادە
چ لە ناوخۆی ئیسرائیل چ لە ڕۆژهڵاتی ناوەڕاست چ لە ئاستی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا و کەنەدا شوێنی خۆی بکاتەوە ڕیسوایشی گەورەی تۆمار کردووە تاوان و جینۆسایدێک ئەگەر ڕۆژێ بگاتەوەی کە قەزی فەلەستین حیل بێ نەک خەڵکی فەلەستین جیهان لە تاوانەکانی خۆش نابێ هەروەکو چۆن ئەفریقای جنوب و دادگای لە های لێگرت ئەو کاتە بەدەیان دەوڵەت بەدەیان شەخصیات بە هەزاران کەس ئەتوانێ سەرانی ئەم تاوانانی کە لە مەجلیسی حربی ئیسرائیلەوە تا ناتانیاهۆ تا وەزیری دیفاع تا وەزیری خەزانەداری ئیسرائیلی کە فاشیست و ڕەگەزپرستێکی ئەسلی ناو دەوڵەتەکەی حکوومەتەکەی ناتانیاهۆیە حتمما لە بەردەم دادگای جیهانی و ڕای گشتی خەڵکە ئەجێتە قفەزی ئتیهامەوە بۆیە بە بڕای من ئەم مەسەلەیە کراوەیە بۆ ئیسرائیل احتیمالی ئەوەیە نە لەسەری تۆڵەسەنەوە ڕەنگە بەهانەیەکی بێ بەڵکو لەسەری ئەوەی کە مانەوەی دەوڵەتەکەی حکوومەتەکەی ناتانیاهۆ بە درێژدانی شەڕەوەیە ئەجینا ئێستا ئەگەر ئیسرائیل ئامادە بێ بە تەوافقێت تۆ سیرکەن یعنی پێش ئەم ڕووداوی حملەکەی ئێران پێش حملەکەی بۆ سەر ئەوە سەر سەفارەتی ئێران لە سووریا وڵاتانی ئەوروپایی حتا نەتەوە یەکگرتووەکان تەوافقنامەیەکی ڕێکەوتنامەیەکی ئامادە کردبوو کە بەشی زۆری وڵاتان حتا ئەمریکا نەیتوانی ڤیتۆیکە خەریبە کەوتە جێگای جێبەجێکردنەوە یعنی ئەگەر ئەوە ببووە پەسەند کردایە و چەند وڵاتی وەکو ئەڵمانیا و فەڕەنساوانە دوورکەوت بوونەوە لە سیاسەتە جەنگخوازەکانی لە درێژەدان بۆ جەنگە پەلاماردانی ڕەفع لەلایەن ئیسرائیلەوە ئەو کاتە مەسەلەی فەلەستینە کەوتە شوێنێکی تر ئەگەر هودنێ بکرێ شەڕابوەستەیە فەزایەکی تر ئاوەڵەترە کەوێتەوە خەڵک زیاتر خەڵکی جیهانی خەڵکی ئیسرائیلی وڵاتانی عەرەبی ڕۆژهەڵاتی ناوەڕ فرسەتی زیاتریان بۆەوە بێ کە فشارەکانی خۆیان توونکەنەوە کە ئەم دەرگای ئەم یاریکردن و منافەسەی جەنگی نێوان ئێران و ئیسرائیل ئەمریکا و ئێران وڵاتانی کەنداو لە بەرامبەر ئیسرائیل هەر کەسێکە قاچیە بێ لەم جێژا و شەڕ و کوشتاری کە ئیسرائیل خۆڵقاندوێتی بەڕای من ئەباتە دواوە دو پرسیارم لەسەرەوە بێت کە بەڕای ئێوە کۆمەلگای بەشەری بەگشتی و خەڵکی فەڵەستین بۆ دوورخستنەوەی ڕوودانی جەنگ و فراوانبوونەوەی هێرشە سەربازەکان دەبێت چاو لە چی ببڕن ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکانە کە پاشکەمێکی تر ئەنجومەنی ئاسایش نەتەوە یەکگرتوەکان گفتوگۆ لە سەرنبارەوە دەکات یاخود ڕێگەیەکی تر لە بەردەمدا هەیە بەڕای من نە ئەمریکا نەتەوە یەکگرتوەکان هیچێک لەمانە هێزێکی بڕانەوەی ئەم کارە نین و ئەگەر جەنگیش ڕابوەسێن بە شێوەیەک ڕایەگرن کە لە قازانجی خۆیان بێ یعنی نەتەوە یەکگرتوەکان ئێستا لە نێو دەخاڵەتی لە کێشە و مەسایل لە جیهانیەکان زۆر لاکەوتێ هەموو زین کە ئێستا قوانینی نێودەوڵەتی هەموو دەوڵەتێکی شکێنێ حیزبوڵڵای شکێنێ میلیشای عێراقی ئەیشکێنێ ئێران ئیسرائیل خودی ئەمریکا هیچی گوێ بە نەتەوە یەکگرتوەکان نایە لە نابێت لە بیریشمان چێ خودی مەجلیسی ئەمن کە لە سەر و نەتەوە یەکگرتوەکانەوەیە هەرچ بڕیارە دەرەکە بە ڤیتۆی وڵاتێک ئەچێ بە ئاسمانە و هیچی کاری پێ ناکرێ بۆیە ئەمە ڕێگایەک نییە ئەمریکاش وەکوتم خودی ئەمریکا یەکێکە لەو فاکتورانی کە ئەم جەنگی خوڵقاندووە لە ناتۆ و ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپا بۆ ئەوەی کە هێزە جیهانیەکانیان وەلاخەن بۆ ئەوی پێگەی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکلایەنە ساخکەنەوە ببنە قودرەتی یەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیستەمی ئەمنی و بازاری اقتصاد و سەرمایە و بازرگانی و هێنان و بردننی چەک و میلیتاریزمەکردنی ناوچەکە لە قازانجی خۆیان نابکەن بە جۆرێکە نەپێی رووسیای تیابێ نەپێی سینی تیابێ نە ئێران ڕۆڵێکی هەبێ بۆ شوەی کە خۆیانە ئەیانێ فەزای ڕۆژهەڵاتی ناوەڕاست ساز بنەوە و سیستەمێکی نوێجێ بخەن بۆیە ئەوان لە بەرژەوەندی مەسائلەکانی خەڵکەوە نییە خەڵک ئەبێ خەڵکی ئازادی خواست جوڵانەوەی دژی ئەم جەنگە دژی میلیتاریزم دژی داگیرکاری دژی وێرانکاری بێتە مەیدانەوە ئەوەڵین مەسەلەوەیە کە ئێمە خەڵکی کرێکار و زەحمە چێش ئازادی خوازانی جیهان لە کوردستانەوە تاگاتە سنگافورە تاگاتە ئوسترالیا لە ئێرانەوە تاگاتە کەنەدا و ئەمریکا ئەمە جەنگی ئێمە نییە جەنگی ئێمە لە دژی ئەم دەوڵەتانە خۆیانە حتا قرار نییە ئەوانە سڵح بۆ ئێمە بێنن قرارە ئێمە
جوابێک بینەوە کە ئەم دەوڵەتانەی کە سەرچاوی ئەم جەنگ و میلیتاریزن ئەبێ دەستکۆتا بکرێن، ئەبێ بە خەباتی شۆڕژێرانە و جوڵانەوەی جەماوەری ئەبێ ئەم دەوڵەتانە یەکلا بکرێنەوە. ئەوانە لەلایەن خەڵکەوە پەرلەمان و حکوومەتیان پێکێناوە، بەڵام ئێسار بەناوی خەڵکی و وڵاتانە چون شەڕی ئێماکەن. جا ئەم جەنگە جەنگی ئێمە نییە، جەنگی ئێمە لە دژی سەرمایەداران لەوانەی کە چەک ئاراسی ئێماکەن، کە ڕۆڵەکانمانەکوژن، کە خانەمان کاولەکەن، کە بێدەرەتانمانەکەن، برسیمانەکەن، کە خانە نشینیمان زیاکەن، کە هەچی دەرد و بەڵایە بەسەر ئێمە هێنن. بۆیە بە بڕای من ئەوە تەنها جوڵانەوەی ئازادیخوازی و بەرەی متەمەدین و شارستانیە کە ئەبێ پێ بنێتە مەیدانەوە سەفی خۆی لەم دەوڵەتانە و ئەمریکا و UN و ئەوانە جیاکاتەوە، تا دەبێت فشارەکانمان لەسەر UN و مەجلیسی ئەمن و هەموو پێکاتوە نێونەتەوەکان بێ کە ئیسرائیل ناچارکەن دەستم جەنگە هەڵگرێ. ئەبێ خەباتی ئەو کرێکارانی کە مانیانگر نێنهێشت کە شتەکانیان ڕاگرت کە سیلاح بۆ ئیسرائیل بگوێزێتەوە، ئەوانەی کە دەرگای بەرەمێنانی چەک و تەقەمەنیان لە وڵاتەکانیان بەست، ئەوانە بێ فراوان بێتەوە، جوڵانەوەی کرێکاریە بێ دەست خاتە دەستەوانەیە، چونکە ئەم شەڕە هەر بەتەنیا لە دژی خەڵکی فەلەستین نییە. ترس و تۆقاننی هەموو کۆمەلگای بەشەریەت لە دژێر دەستی ئەمانەیە. خەڵک ئەمەی اختیار نەکردووە، خەڵک ئەمەی ناوێ لە هیچ شوێنێکی دنیاە. بۆیە ڕێگاکە ئەوەیە کە ئەگەر ئەمانوێ ئەم جەنگە کۆتایی بێن، ئەبێ ئێمە شەڕی خۆمان لە دژی ئەم دەوڵەتانە و لە دژی ئەم هێزولایانانە لە پێشیان و لە دژی ئیسرائیل و هاوپەیمانەکانی تونکەینەوە. ئەبێ فەورەن قەزەی فەلەستینی حل کرێ. ئەگەر قەزەی فەلەستینی بە ڕسمیەت ناسینی دەوڵەتی هاوسەنگ یەکسان بۆ خەڵکی فەلەستین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێکنێ، ئەم برینە هەمیشە ئەکولێتەوە و هەمیشە بێتە سەرچاوەیەک بۆ کێشە و مەترسیەکە لە پرسیارەکانی ئێوەیە و هەزاران خەڵک لە خۆیەکە و لە هێزە جیهانی و حیزبە سیاسیەکانیەکە. ئەبێ قەزەی خەڵک بێتە بە پەرچەمیەوەی کە ئەبێ ئیسرائیل جەنگ فەورەن ڕاگرێ، ئەبێ ڕێگا بکرێتەوانێ خەڵکی فەلەستین بگاتەوەی کە بڕیار با لەسەر مەسیری خۆی بە پێکێنانی دەوڵەتێکە وەک هەر دەوڵەتێک لە ئاسی دنیاە بە ڕسمی بناسرێ و بەپێی قەوانینی دەوڵەتی احترامی بگیرێ. پێم وایە ئەمە وەڵامێکی ئەسڵیە، نەک ڕووکردنە ئەمریکا و هیچ لایەنێک ئەوانە هەموو امتحانی خۆیاندا و ڕۆژانە تاوانەکانیان بە بەرچاومانەوەیە. بەڵێ خەسرە سایە، زۆر سوپاس کە توانیت لە ماوە کورتەدا و لەم بەرنامە تایبەتەی پێشەنگ تیڤیدا ئامادەبیت. زۆر زۆر سوپاس، هیوادارم سەرکەوتوو بن و هیوادارم بەرنامەیەکی باشمان پێشکەش بە بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی کردوێ. زۆر سوپاس. زۆر سوپاس بینەرانی ئازیز بۆ بەشداری ئێوەش و لێرەدا ئەم بەرنامە تایبەتە کۆتایی دێت و چوارشەممە بەرنامە ئاساییەکانمان بەردەوام دەبێت. تا چوارشەممە کاتێک خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بێن.